ئەم قداسە کە لێرە ئەکرێ دلیل ئەوەیە ئێمە و برا مەسیحیەکان لە خۆشی و ناخۆشی هەر پێکەوە بینە، لە خەباتە لە تەضحیەدانە لە هینە هەر پێکەوە بینە و ئەم کوردستانە دلیل ئەوەیە ئێمەش شەهیدمان پێشمەرگە قارەمانەکانمان بۆ دیفاع لە خەڵکی کوردستان و وڵاتی کوردستان ئەو هەموو قوربانیەمان داوە. ئیدەن ئێمە هەردوو لا شەریکین. هەرێمی کوردستان شەهیدێکی زۆری داوە و ئەوەش خاڵێکە لە خاڵەکانی گرنگترین خاڵ با بڵین کە ئەمڕۆ بەشداری کردنی گەڵی لوبنان و حکوومەتی لوبنان و لایەنی لوبنان ئەو ژالێک کە لە هەرێمی کوردستانە خاڵێکی تر بوو کە وای کرد بۆ ئەوەی بەشداری بکەین ئێمە و ئەوان پێکەوە لەم مەراسیمەی کە ئەمڕۆ پێشکەشمان کرد لە پێناو شەهیدەکانی وڵاتی لوبنانی خۆشەویست. پێیان خۆش بۆ ئەم ساڵ ئەم یادە لە کەنیسەی مارقرداغ بکەن لە شاری هەولێر لە پایتەختی کوردستان هەولێر کە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کوردستانی فرەلایەنیە کوردستانێکە کەوا جیاوازی ناکە لە نێوان ئاینەکان جیاوازی ناکە لە نێوان مەزهەبەکان. گوێزی زۆری هەیە ئێستا گوێزمان هەیە ئێمە خۆمان پێڵێن وەزەمەژگێ ینی کاکڵەکەی زۆر سپیە هەموو کاکڵەکەی سپیە و گوێزی دەرەجەیەکە گوێزی تریژ هەیە وەکو گوێزی خراپ پێڵێن گوێزە کوێرە ئەوە کاکڵەکەی دەرنایێت. باشترین گوێزی هەورامان گوێزی ئەو کویسانەیە پێڵێن تەوەنێ باخی تەوەنەی گوێزی زۆر چاکە دەرەجەیەکیشە گوێزەکەی لەبەرەوەی بە کوێستانەوە و گوێزیشە لە شوێنی ساداژی ئەو شوێنە کوێستانترە لێرە. ژینگەیەکی پاک و تەمیز خاوێن یەک دوو سێ بژی. ئەمڕۆ کۆمەڵە مناڵمان هێنا بۆ ئێرە بۆ پاکردنەوەی شوێنەکە بۆ ئەوەی ڕابێن لەسەر ئەوەی پاکوخانی ژینگە ڕابگرن بە سوپاسەوانێ سوپاسی کۆمەڵە مامۆستای بەڕێز دەکەم کە خۆبەخش هاتن یارمەتیان داین بۆ ئەوەی ئێمە بۆیە کارەکەین لەسەر مناڵ بۆی بتوانن لە داهاتووە ژینگە بپارێزن. ئێمە وەکو ڕێکخراوی ژیما هەستین بە پاکردنەوەی ژینگەکەمان بۆ تەندروستێکی باش و دیمەنێکی جوان و هیوادارم هەریەک لە گەورەکانیش ژینگە ئەوە نەپتیز نەکەن و هەستن ئەوانیش لەلایەن خۆیانەوە هەستن بە پاکردنەوەی ژینگە.